هاوشێوەی چین و توێژە جیاوازەکان فەرمانبەر و مامۆستایان و قوتابیانی زانکۆی ڕاپەڕین لە کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ بۆ پشتیوانی ڕۆژاوا گرت بوونەوە بۆ دەربڕینی پشتگیری و هاوخەمی و هاوسۆزیان بۆ کوردانی ڕۆژاوا. ئێمە دەمانەوێت ئەو دوو پەیام دێنین. یەکەم شت پەیامەوەی کە ئەمریکا جێی ئومێد نییە و فریشتەی ڕزگاری نیە نەکرد فریشتەی ڕزگارنیە بەڵکو بناوانی تیرۆرە و بە دوای بەرژەوەندی خۆیدا دەگەڕێ و ئەوەی کە پشتی پێ ببستێ بۆی کورد ببێتە دەوڵەت یان بگاتە ڕزگاری و سەرفرازی ئەوە خەیاڵی خاوە. ئەوە تا تەجروبەی ساڵی 1975 ساڵی 2017 کاتی ڕفراندۆم ئەوەی کە لەو ڕۆژانەشدا لەگەڵ ڕۆژاوای کوردستانمان تەنها بەرجە بەرژەوەندەکانی خۆیاندەوەن و بەدوای هیچی دیکە بۆیە کورد دەبێت تەنها پشت بەخۆی ببەستێ لەناوخۆیدا بێتە یەک ڕە و یەک هێز و یەک بیرڕە پشت بەخۆی بەستی ئەگەر بهێوێت ئەو پارچەیە نەمێنێ و بگاتە سەر بەخۆی. وەکو هاوسۆزیەک بۆ خوشک و براکانمان لە ڕۆژئاوا کە قەدرێکی زۆریان لێ دەکرێت زوڵمێکی زۆریان لێ دەکرێت لەسەر خاک و لەسەر زمانی خۆیان قەتڵ و عام دەکرێن بە ناوی ئاینی پیرۆزی ئیسلامەوە کە ئەمە دوورە لە ئاینی پیرۆزی ئیسلام. نەتەوە یەکگرتوەکانیش و هەم ئەمریکا و هەم ئیسرائیلیش ینی بەرژەوەندەکانیان زیاتر بەرژەوەندی ئابووری ئێساش بەرژەوەندی ئابووریان لەگەڵ کورد نەماوە دەیانەوێت بۆیە پشتیان تێکردو. قوتابیانی کۆلێژی پەروەردەی قەڵاتزێ جەختیان کردەوە کە پشتیوانی کوردانی ڕۆژاوان و پشتیان بەرنادەن لە بەرامبەر ستەم و داگیرکاری. پشتیوانیەک بۆ خوشکان و برایانمان لە ڕۆژاوە کە ئێمە دەمانەوێت لێرەوە پەیامی پشتیوانی بۆ هەر مەزلومێک بگێنین لە هەر شوێنێک بێ چ جای ئەوەی کە کورد بێ و هاوزمانی خۆمان بێ بۆیە ئێمە لێرەوە پشتیوانی لە کوردانی ڕۆژاوا دەکەین چونکە لە ئێستادا وای دەبینین کە ئەوان مەزلوم و زوڵمیان لێکراوە و لە هەر شوێنێکیش هەر کەسێک زوڵمی لێ بکرێت ئێمە پشتیوانی دەکەین. ئێمەش ئەمڕۆکە لێرە گربوونەتەوە تاکو بتوانین لە ڕێگەی خوێندنەوە زانیاریەکەمان پشتگیری خۆمان بۆ ڕۆژئاوان و کوردان دەربڕین. بێگومان ئەمڕۆ ڕۆژی ئەوەیە کە بەرخۆدانمان دەربخەین و ئێمە بیسەلمێنین کە چیمان پێ دەکرێت بۆیە گرنگترینش لایەنە سیاسەکان و کورد بە شێوەیەکی گشتیەک بگرن بە ئەوەی بتوانین بەلایەنی کەمەوە یارمەتێکی خۆمان بگەێنینەوە. هاوشانی ناڕەزایەتی بەرفراوان و گردبوونەوەکان ئاگربەستی شەڕ لە سووریا بۆ ماوەی چەند ڕۆژێکە بڕیاری لێ دراوە بەڵام هێشتا هێرشەکان بۆ سەر کوردانی ڕۆژاوا بە شێوازی جۆراوجۆر بەردەوامن و تا ئێستاش هیچ ئاسۆیەک بۆ بوونی قەوارەیەکی سیاسی بۆ کورد لە ڕۆژاوای کوردستان بوونی نییە. ڕێناس ئەرسەلان کەناڵی پەیام قەڵاتزێ.